سڵاتان لێبێت. ئاژەڵ دۆستی و ئازاردانی ئاژەڵ دیاردەیەکە لە کۆمەلگای ئێمەدا بەزەقی بەرچاو دەکەوێت. لەم ئەڵقەی ڕوانگەدا هەوڵ دەدەین تیش بخەینە سەر هەردوو لایەنەکەی پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵ. ئەم لایەیان کە خەڵکانێک هەن زۆر دڵسۆزانە ئەم ئاژەڵانە بەخێو دەکەن وەکو ئەندامێکی خێزان لە ناو ماڵی خۆیاندا، لایەنێکی تریش کە ئەکەوێتە سەر ئەوەی ئازیەتدانی ئاژەڵ و یاخود کوشتنی. لەگەڵمان بن. پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵ تەنها پەیوەندی بە سوودوەرگرتن لە توانا و بەهرەی ئاژەڵەوە نییە، بەڵکو پەیوەستە بە دروستکردنی جۆرێک لە خۆشەویستی لە نێوان ئەم دوو بوونەوەرەدا. مرۆڤ چەند پێویستی بە ئاژەڵە، ئاژەڵەکانیش حەزیان لە مرۆڤە و بەشێکی زۆریان ئارەزوو دەکەن لە پەنای مرۆڤدا ئارام بگرن. هەر بۆیەش ماڵی و کەوی دەبن. کاتێ بەسەر شەقام و کۆڵانەکاندا گوزەر دەکەین، دیمەنی ئازاردان و کوشتنی ئاژەڵەکان وەک بەشێک لەو تونند و تیژیە دەبینرێ کە کۆی کۆمەلگای کوردی تەنیوە و ڕەنگە سەرچاوەیەکیش بێ بۆ بەرهەمهێنانەوەی تونند و تیژی. پسپۆرانی بواری ڤێتەرنەری و پاراستنی ئاژەڵ جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پاراستنی ئاژەڵەکان واتە پاراستنی ڕۆحێک کە بە دوای هەست و سۆزی مرۆڤەکاندا وێڵە و پێویستە کولتوری خۆشویستنی ئاژەڵ لای منداڵەکانمان گەشە پێ بدەین و ئەو خۆلای تاکەکان نەهێڵین کە چێژ لە ئازاردانی ئاژەڵ دەبینێ بە بیانووی پیس بوون و گڵاوی. سەبارەت بە ئەو کەسانەی کە ئاژەڵ بەخێوەکەن کە زیاتر ئەزانین کە ئەو ئاژەڵانە زیاتر پشیلە و سەگن. ئەم ڕێژەیە لەم چەند ساڵەی کە ئێوە کارتان کردووە لەسەری ئێستا بەرەو زیادبوونە یان وەک خۆی ماوەتەوە یان چۆنە؟ قبل شي 3 سنوات كانت الأعداد كلش قليلة. پێش 3 ساڵ ژمارەکەیان زۆر کەم بوو. ئەو سەگ و پشیلەی لە دەرەوە دەهات ژمارەکەیان کەم بوو. پاش ساڵی 2014 و 2015 خەڵک لە ڕێگەی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاژەڵە جوانەکانی بینی و ئێدی خەڵک حەزی دەکرد ئەم ئاژەڵانە هاوردە بکات. بەڵام کللتوری مامەڵەکردن لەگەڵ ئەم ئاژەڵانەیان نەبوو، چونکە شتێکی نوێ بوو. ڕاستە هەندێک کەس لە مێژ بوو ئاژەڵیان بەخێو دەکرد، بەڵام هیچ زانیاریەکیان نەبوو کە چۆن هەڵس و کەوتی لەگەڵدا بکەن و چۆن بیبەنەوە ماڵەوە و ئایا بێزاریان دەکاتیان نا. ئیدی لە دوای 2014 ناتوانم ڕێژەیەک دیاری بکەم، بەڵام زۆر زیادی کرد. ئەو کەسانی سەگ و پشیلەیان پێ لەسەر شەقامەکان لە نێوان خۆیاندا ئاڵوگۆڕی زانیاری و شارەزایی دەکەن. بەم جۆرە حەزی بەدەستێنانی زانیاری زیادی کردو و پرسیار لە پزیشکەکان دەکەن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. خۆشەویستی دەگوازرێتەوە، خۆشەویستی ئاژەڵەکانیش دەگوازرێتەوە. ئەگەر من ئاژەڵم هەبێت و هاوڕێکەم نەیبێت، ئەوە یەکسەر ئاژەڵەکەی خۆش دەوێت و دەچێ ئاژەڵک پەیدا دەکات. ئێمە لە میانی کارەکەمان هەوڵ دەدەین ئامۆژگاری خەڵک بکەین چی بکەن و چۆن مامەڵە لەگەڵ سەگ و پشیلەکان بکەن و شێوازی خۆراک و کوتان و چاودێریکردن فێری خەڵک دەکەین وەک منداڵێکی خۆیان. دوجار ئەوەی سەگیان پشیلەیەکی لایە ئەوە ڕۆحێکی لایە و پێویستە ئاگای لێ بێت، چونکە ئەمە ڕۆحە ئەمانەتێکە لامان و دەبێت لە ئاستی ئامانەتەکە بین و ئەگەر لەو ئاستە نەبین ئەوە باشترە بیدەین بە کەسێکتر کە چاکتر گرنگی پێدەدات، چونکە ڕوبەڕووی هەندێک حاڵەتی سیر بوومەتەوە. خەڵکی وا هەیە لە منداڵەکەی زیاتر بایەغ بە ئاژەڵەکان دەدات و هەندێک کەسی تریشەن کە نازانێت چۆن مامەڵەی لەگەڵدا بکات، لێی تووڕە بووە و بە ئاسن لێی داوە و دەست و قاچی شکاندووە. قسەیەک هەیە لە ناو خەڵکا کە باز لەوە ئەکەن خێزانەکان زۆر جار ئەم قسەیە ئەگوازنەوە بۆ مناڵەکانیشیان کە ئاژەڵەکان سەگ و پشیلە و ئەوانەی تر گڵاون یان نەخۆشی بڵاوەکەنەوە، واکەن کە مناڵەکان بە شێوەیەک لیان بترسن و وەکو مەترسیەک سەیریکەن لەسەر تەندروستیان و ئەمانە. ئەمە لە لای ئێوە تا چەند ڕاستە
وچەند کار لەسەر ئەوە ئەکەن وەکو دکتۆرێک. أما مسألة أنه كون الحيوانات قطط أو كلاب أنه هي وسخة سەبارەت بۆی کە پشیلێ یان سەگ گڵاوە یان پیسە بەڕای من وەک پزیشکی گوای دەبینم پێشتر کە کوتان و چارەسەر نەبوو ئەمە تا ڕادەیەک ڕاست بوو بەڵام ئێستا هەموو جۆرە کوتانێک بەردەستە سەبارەت بە سەگ کە بابەتەکە استیارترە و لە هەموو نۆڕینگەکاندا فتوای یەکێک لە شێخەکانی ئەزهەر دەبینرێت کە بە خێوکردنی سەگی حەڵال کردووە و هەندێک کەس بوونی سەگ حرام دەکات من ناچمە سەر بابەتی ئاین بەڵام هەمیشە بە دوواداچوونی بۆ دەکەم مەزهەبی شافعی و حەنەفی حرامیان کردووە لێ مەزهەبی مالکی هەبوونی سەگی حەڵال کردووە ئێمە وەک ئیسلام و مسلمانان ئازادین کام مەزهەب هەڵدەبژێرین لە ڕووی کولتوریەوە کە زۆر هەستیارترە لە ناو کۆمەڵگا و تێڕوانینە ئاینیەکە کاریگەری لەسەرداناوە و دەمارگرژی زیاد کردووە ئەم بیرۆکەی لای منداڵان گەشە پێداوە کە ئەم ئاژەڵە پیسە و هەرکە لە شەقام دەیبینێ بە بەرد و دار دوای دەکەوێت و لی دەدات و دەست و قاچی دەشکێنێ و ڕەنگە بشی کوژێت باشە ئێمە بۆ هەوڵ نەدەین خۆشەویستی بچێنین و بۆچی وا لە منداڵەکان نەکەین ئاژەڵەکانیان خۆش بوێت سەگ و پشیلە و هەموو ئاژەڵەکانی تر منداڵ وەکو لاپەڕێکی سپی وایە دەتوانی هەموو شتێکی لەسەر وێنە بچێشی ئێمە لە پەیوەندیمان لەگەڵ ئاژەڵەکان گەیشتوونە ئاستێک کە لە ڕووی ئاماژەکانی ڕوخساریەوە لە ئاژەڵەکان تێدەگەین ئەوە سەر ڕای شارەزاییمان سەبارەت بە نەخۆشی و پێداویستیەکانی هەندێک جار دێت بۆلات و سەیرت دەکات و هەندێک ئاماژەت بۆ دەنێرێت ئەگەر تۆ خۆشت بوێت و پەیوەندیت لەگەڵیدا هەبێت و کاتێکی زۆر لەگەڵدا ببێتە سەر یەکسەر لی تێدەگەی بێ ئەوەی تووشی هیچ گرفتێک بیت هەندێک جار خەڵکانێک تر دەبینی دەڵێن ئاژەڵ ئاژەڵە بەڵام لە بنەڕەتدا ئاژەڵ هەرچیەک بێت بەر لەوەی ڕۆحیش بێت دڵ و هەست و سۆزی هەیە کەسێک و دوو سیانی خۆش دەوێت و خۆشەویستی بۆ کەسانی ناوماڵەکە هەیە خەڵکانێکی زۆر ئاژەڵ ڕادەگرن و پارێزگاریان لێ دەکەن و وەک تاکێکی ناو خێزان بایەخیان پێدەدەن ئەمەش وەک بەشێکی جوانی ناو سروشت سیر دەکەن ئەمە بیدایەت 6 ساڵ پێشستا ئەوە سەگەکی لە کۆڵانێ دیتمان و هینامان زۆر ئەزیەت درابوو ئەو سەگە لە کرمامما تقریبەن ساڵێک لە کرمامما دوایە دامانە عائیلە چیتکە فەو هەلات ینی خۆشەویستیمە لە بۆ حیوانات ئەوها دەستی پێ کرد لە حیواناتی کۆڵانە بەڕاستی یان لە ئاژەڵی با بڵێن ئەوانەی لە کۆڵان و شتیوانە چونکە دەبینین کە زۆر ئەزیەت دەدرێن دەبینین کە خەڵک ئاگای لێیان نییە و خەڵک ئەزیەتیان دەدا فەیانی مەجبوری ئەچووکە ئینسان موقفێکی وەرگری لەسەر ئەو شتەی ئەوها دەستی پێکرد خۆشەویستیمە لە بۆ حیوانات و هەموو ینی هەموو حیواناتێک سەگێک هەیە لە کەماڵمان 4-5 گوتیلەی بووە یەکێکیان پێیان شکاندیە منداڵەکانیشم هینانە حەوشێ و خواردنمان کڕی لە بۆیان و خواردنمان دەزانی خواردنیوان دەبیت زیابی ئینسانیەت ئەوەی ئەگەرت بەرامبەر ئاژەڵ و ئەو شتا بێدەسەڵاتانە ئینسانیەتت هەبی تەمان بەرامبەر ئینسانت هەبی ینی ئەمن لێرە دەمێ ئەوەی ڕابگەینم لە بۆ داک و بابی ئەو منداڵانەی کە ئەوها ئەزیەتی ئەو حیوانانە دەدەن یعنی ئەتوش ئینسانی ئەوە منداڵی تووە یعنی ئەتو دەبی فێری بکەی بەڕێی من سوچەکە خەتای داک و بابەکانە ئاژەڵەکان وەک هەر بوونەوەرێکی تر بۆ ئەوەی لە نەخۆشی پارێزراو بن پێویستیان بە چاودێری وردی پزیشکی هەیە و دەبێ ئەوە بزانرێت کە ڕاگررتنی ئاژەڵ لە ناو ماڵ پێویستی بە خزمەتکردن هەیە. من بۆ خۆم بەڵێ پشیلەیەکم هێناوە بوو ساڵانە دەرزی هەیە و مانگانەش حەبێکێ دەیدێنێ هەم لە بۆ سەحەتی خۆی هەم لە بۆ پاکخانی دەوروبەرەکەش ئیتر ینی دەبێت کە لە ماڵە پشیلەتە بێ ئاگات لێ ساڵانە و مانگانە بێ
یعنی ئەو دەرزیە زۆر زۆرە بووی ڕێک وەک منداڵ وایە یعنی لەوانەیە بە سەرمان نەخۆش بێتن دەتوانانی بێنی ئاینەن دکتۆر سەیری دەکاتن وەکو چۆن سەیری منداڵ دەکرێ نەخۆشەکەستای من تۆزە چاوی ئاوی دەکرد دکتۆر گوتی دەرمانی تایبەتی هەیە هیناتم دەرمانی دەدەنی و وەک منداڵ ساگە دەبێت ئاگان لێبێ بەردەوام ئەزیێدانی ئاژەڵی ماڵی و غێر ماڵیش شتێکی زۆر نامرۆڤانە لەبەرەوەی ئەو پشت لێ ساگە لە ماڵم بیتم بەس هاوڕێتیم لەگەڵ دەکە خۆشەویستم لەگەڵ دەگۆڕتەوە ئەگەر لە دەرەوەش بێتن ئەم دەتوانم هیچ کارم بەسەریدا نەبێ و بۆ ئەوانێک کە حەزیان پێی نییە مەسەلەن لە دێر زەمانەوە باڵندە و پەلەوەڕەکان وەک بەشێک لە جوانی ماڵ و ژیان سیر کراوە بەڵام ئەمە نەبووتە هۆی ئەوەی تاکو ئێستاش وەک شتێکی ئاسایی مامەڵی لەگەڵدا بکرێت بەڵکو پێویستی بە ڕۆشنبیری زیاترە أنواع وأشكالها دكتور هي دي تكن ذكرتن ملاي مزقفتي هي هوايات دي ذكرتن آفرد زور دي ذكري آفرد معمل معنا هي عزيلة بلبلة هي عزيلة ببغاية هي عزيلة كناريا هي بشيلة بخير دك عزة بشيلة دك بشيلة خوش ذوي الزيداني أزال همش تشي ناشيرنا همش تشي خرافة يعني باجني براستي كم خلق هي أزيتي ذا يعني بروانا كم هم خلق هي أنا بهم خلق أزالي خوش ذوي حيواناتي خوش ذوي تنمشتانا شتشي باجني براستي لەگەڵ ئەوەی باڵندە و ئاژەڵە ماڵی و کێویەکان وەک بەشێک لە سروشت و ژینگە جوانی و هەمەڕەنگی دەبەخشن بە ژیان بەڵام چۆنیەتی ڕاوکردن و بە شەڕدانیان وای کردووە زۆر جار ئەم بوونەوەرە بەستە زمانانە زیانیان پێ بگات و بکوژرێن وڵای کە و ئێستا خۆشیەکەی لەوەیە ئێمە شەڕەکە و زۆرەکەین زۆر تالبین بە و کەسانی کە یەتام شوێنانە بەس شەڕەکە و هیوایەتماناوە شعبێکی زۆریشمانێ لە هەموو شوێنێکەوە خەڵک بۆ شەڕەکە بۆ ئەم شوێنانە ئێستا من کەوێکم پێە ئەچمە و ساحەیەوە ئەلەمەم کەوە بەڕەڵاکە میکیشی کەژیەت کەوێ بەڕەڵاکە ئیتر کەوی من بردیەوە هەر خۆشیەکە بۆ منەی ئەو بیباتەوە خۆشیەکە بوو ئەوە بەس مجەڕەت لەسەرەوەی ئەو کەوەشە گەر باش بێ پارەی چاکەکە زۆر جارکەوەیە خەڵک حەزی لێکا چێتە 25 وەرەقەش نایفرۆشێ خۆم کەوە مێ بە هیچ پارەیەکی نایە خۆی عادەتی لە شاخی شەر وایە هەر لە شاخیش ئەو خوڵقەیان هەیە لە شاخیش کەو ئەو خوڵقەی هەیە عینی هەمان شەڕووی نەکەن لە کاتی جووتەکردنوین یانە کە و خاصیەتی خۆی ئەو شەڕەیە ئێستا شەڕەکەوم کردو جاری وا بووە کەوەکەی من کەوی برادێکی خۆمی والێ کردوێتە لە عەرزەکە کەوتووە نەیتوانێت هیچ حرەکاتێ بکا بەدە سەڵیان گرتوێتەوە هەمیشە پێم خۆشە کەوەکەم بیباتەوە وەتە ساعیدی داریمە ڕاوەکە و لە مانجی 15 دوو دەست پێ دەکا ڕاوی نێران ئێمە دەچین بۆ ڕاو لە 15 دوو تاوەکو 25 ئەوە ڕاوی نێرەیە نێر و مێ دەگرین بەس ئەگەر خۆم ئێستا ماکە و بەردەدەمەوە لە چیان بۆی کە و زاوزەی زیاتر بی پاش 24 ڕای مێ دەست پێ دەکەم مێەکانیان کورک دەبی لەسە هێلکە ئێمە مێ دەبین مێدا دەنێن نێرەکە بۆ مێدێ پێوە دەبین دەیفرۆشین لێخوانە خەرک شەڕی پێ دەکاتن هەیە دەردەچێ هێش دەرناتی سەری دەبڕن ڕێگاکانی بەخێوکردنی ئاژەڵەکان پێویستی بە ئاستێکی بەرزی ڕۆشنبیری و شارەزایی هەیە لەگەڵ زۆربوونی جۆر و ژمارەی باڵندە و چەشنەکانی تری ئاژەڵ دەبێت شێوازی چاودێریکردن و پارێزگاریکردن لێیان پەرە بستێنێ بەخێوکردنی ئێستامان کوردستان بەعام
بەباشی بەخێو دەکرێت لە بۆی خواردنەکانی پەرەوەر لە دەرەوەی وڵات دێتن ئێستا زۆر فەرقی لەگە پێشتر جیاوازێکی زۆری هەیە پێشتر ئەوەی پەرەوەری بەخێو دەکرد بە چاوەچکە سەیر دەکرا ئێستا جیاوازە حیوان هەروەتر خەرکانەگە بوو پێشتر حیوانی ئەکڕی میسال سەگی ئەکڕی بۆ شەڕە سەگ مامزی ئەکڕی بۆ زاوزێبوون بۆ ئیسفادە میسال کۆتر هەروەتر بۆ ئیسفادە بۆ سیباق بلبل بۆ ئیسفادە عینەن ئەو شتانە جیاوازێکی زۆری ئێستا بەخێوکردنەکەشی ئێمە ئێستا نزمە گەڕینەوە 150 برێم گەڕینەوە سە سیستەمی ئەوروپی بەخێوکردنی کوردستان بە ئام ئێستا سیستەمەکەیان گەڕانی تۆ سەر ئەوروپی پێشترەوە بەخێو نەدەکرا پێشترەوەتە دەیکڕی لە بازار دەچودەیما فڕی دەدا نەیزانین چی دەداتێ خواردنی خۆی کۆتر کەو ئەگە شەڕی بکە پارەکەی نرخەکەی زیاتر دەبی پارەکەی باشتر دەکە هەیە لۆ زەق خۆی ڕانەگری هەیە لۆ شەڕی ڕانەگری ینی عسەب مەرەخ خۆی تیکابە ئازاردانی ئاژەڵ بە ئام شتەچی ناشرینە زۆر دیاردەچی زۆر ناشرینە خاستە لە کوردستان بەلەو وە بزانم ئێستا بەرەو کەمی چووە لەبۆی ئەم لە ماڵی خۆم چۆن بەخێوەکەم ئەوەی دەرێژە دەبێەوە ئەسپێ بکەم ئەوە پشیلێ ئەوە سەگە ئەوەیە چەند جارم بەچکە سەگم بەخێو کردیە گەورم کردیە دوای بەرمدا لە قەدیم دەبینی مناڵی هەبووە لەبەر نەخۆشی ئۆ ئاوەگلە دەستێمەدە پشیلە ئەو ڤایرۆسیە ئەو شتانە بووە قەزیە کۆتریش برێ پەرەوەر مشاکلی لەسەر دروست بووە زۆر زوو زۆر پێش زمانێکی زۆر زوو بەڵام ئێستا وانە دیاردەکە ئێستا جیاوازە بەرپرسانی پاراستنی ئاژەڵان پێیان وایە ئەگەرچی ئێمە لە دێر زەمانەوە لەگەڵ ئەم بوونەوەرانە دەژین و سوود لە خۆیان و جوانیەکەیان وەردەگرین بەڵام پێویستە ئاستی تێگەیشتنی خۆمان بۆ بوونی ئەوان گەشە پێ بدەین و وەک بەشێک لە ژینگەی خۆمان سەیریان بکەین. هەشکەون داوەرە پەیوەندیەکە یا مکوم هەبووە دناوبەرە ئاژەڵی و مرۆڤاندا ئاژەڵ ژی پشکێکە ژیانەیە تمامکەرێ هەروێ ژیانەیە بیتە ئەگەرە بە هەندێک و تەوازنابی چێ ببیت و ئەم هەمی پێکڤەدا بژین کوردەواریەژدا هەرەف تشتە هەبووە بەرێ gelekişme pişikil malet خوب خدان کرین الان کشوازه خدان کرنه هاتیه جدا کرنش هکر هم سحکینه نسبت اروپا ولات روشاوا نزدیکترین حوال بخو آجل بینن چونکه اف آجل خیانتکار ناکتن هندی بجی وفاداره و چه کربوکین و حق دا اوجی نینند گل مروی جبر هنده هر دم پیک وجیای نو اکودو تمام کریه سرتاسری جهان رکراوک هیئت بجنس هایت است افرکراو مافن آجلی همیت پارزیدن و یا بردوام کنه هلیتین تندو تیجی دیج آجلی بده کنن لیش سبب نتیجه هشنام هندک جارا درندانه ام کار تکرنه لید کن یانج دل خوبه گوشت کوکی اوجی سلبی زبری دبیت اگر تکچونا توازن آبی ویا ام و نفسیت الدف خوب پیدا کن ویانا آجلی الدف خوب پیدا کن با مدیار بیتن سایکولوژیا خوب گوهرین همی گواه دیار که این آجل حوالا و ندوجمونه هر روزا و چنده آجلیجی دیار که این با آجلیجی دیار بید که ام زیان آوینا که این اکتنه هاری کاری و مفاجهان نبودی هر جوره که بجین گانوری اوید که هیچ نام مارده ام چیم پتر پیوندی پیسکند ناورا زاروکی داد ناورا وی گانوری ده حتی الهندستان مدید و که ام چونه سنترت وانا سا کارتینا با علاج نفسی گل بچیکا خاصتا بچیکت کوره و دنیای نبینن داسای که این نفسای هنی تدریب دایا ناوان بچیکا را درینشتا خواره دست خوب سری دتینان نخواره کیفانا گلک بتاد و جلوی گلک از ضروریه که جواکی ما کردستانی جک پیتا پندیب کتن اف گیانوارت هنی بینه پاراستن و باشترین نمونه جل دورا بارزان که گیانوار ناینه کشتنه و گیانوار سربستن اول چکی گله باشه
پەیوەندێکا پێزت ناوێنا مرۆڤی و ئاژەڵیدا ji ber ku mirovî şiye bixwe mifal ajelî werbigirtin her çi xwarina berhemê wî bitin yan jî her ji wekî bêjin mifal goştê wî bitin yan ji karkirina wî bitin meselan wek cot pêkiriye wek karwan pêkirîne wek mifal jî werbigirtiye. ئازاردانی ئاژەڵ ڕێگەکەی بۆ ئەو کولتورە دەگەڕێتەوە کە لەسەر بنەمای توندوتیژی دامەزراوە و هەر بۆیە دەبێ منداڵان بە جۆرێک پەروەردە بکەین کە وەک هاوڕێ سەیری ئاژەڵەکان بکەن. زۆر گرنگە یەکەم شت ئێمە ئاژەڵ و باڵندەکان بە بەشێک لە سروشت تێگەین بۆیە بە ئێمە شۆکو چۆن هەر گیانی هەر مرۆڤێک ئازیزە گیانی هەر مرۆڤێک گرنگە لەم سروشت و لەم ژینگەیە پێویستە گیانی ئاژەڵێکی بە هەمان شێوە گرنگ بێت چونکە ئاژەڵیش بەشێکە لە پێکهاتەی سروشت بە کەمبوونی یان بە لە ناوچوونی ئەبێتە هۆی ناهاوسان یەک لە سروشت وەکو چۆن هەر بەشێکی چونکە بەشێکی تەواوکەرە لە ژینگە بێگومان ئاژەڵمان زۆرە کە لای هاوڵاتیان ڕاوەکرێت ئاژەڵی کەروێشکە ئاژەڵی وەکو پێشتر بە ئاماژەمان پێ ئاسکە بەڵام لەم ئانەیە ئێمە کێشەیەکی کەشمان هەیە کە جگە لەمە چەندین جۆر ئاژەڵ لەناو ئەبن لەم بینەیە چەندین جۆری ئاژەڵی دەگمەن کە لە تەنانەت لە جیهانیشا دەگمەنە نەکە لە باشووری کوردستانە کە یەکێک لەوانە ئاژەڵی پڵنگ بوو کە لە ناوچەی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە لە ناویان بەر بەداخەوە کە لایەنە پەیوەندیدارەکان لە بەرەو پێشچوون بۆ ئەم پرسانە وە لێکۆڵینەوە لەسەر پرسانە زۆر خەمساردن. ڕۆڵی پەروەردە گرینگە لە هۆشیارکردنەوەی تاک هەر نەک بەرامبەر مافی ئاژەڵان بەڵکو بەرامبەر کۆی کارەکانی ژینگە کە ئاو هەوا و خاکە کە پێویستە پارێزگاری لێ بکە بۆیە لێرەدا ئێمە فەراقی پەروەردەیمان هەیە مەگەر پەروەردە هاوکار بێت لە هۆشیارکردنەوە هەوشاکردنەوەی هاوڵاتیان بێگومان ئێمە کە تاشێک ئەخینە ناو کۆمەڵگەوە کە هۆشیار بێ بە سەرجەم بوارەکانی ژینگە هۆشیار بێ بە مافەکانی ئاژەڵان هۆشیار بێ بە پیسنەکردنی ژینگە بۆیە ئێمە پەروەردە بە ڕۆڵێکی کاریگەرە بینین بۆ ئەوەی توانین ڕاستەخۆ هاوڵاتیانی لێ هۆشیار بکەینەوە دووەم لایەنیش لایەنی حکوومەتە کە بەڕاستی حکوومەت ئێمە زۆر جار ئەومان وتووە کە خۆی پلانداڕێژەری لە ناوبردننی چەندین جۆر ئاژەڵە چونکە هیچ میکانزمێکی نییە هیچ ئەدای جێبەجێکردنی ئەو یاسایانەی نییە کە لە ناو وڵاتە هەن بۆ ئەوی پارێزگاری لەم ئاژەڵ و لە کۆی کایەکانی ژینگە بکرێت. سێم ڕۆلیشکە هەیە ڕۆلی میدیایە بەڕاستی ڕۆلی میدیا هەمیشە قسەمان لەسەر کردووە کە میدیا لە زۆر بواری ژینگە کە ئاماژەی پێین لاوازە ینی گرنگیشی ئەوتۆ بە لایەنی ژینگەیینە لایەنی پاراستنی مافی ئاژەڵان تەنها لە راپۆرتێک و چەند هەواڵێکا کۆیەکاتەوە کە ئەمە ناتوانین ئێمە لەم ماوە مەسافە کورتەیە ئێمە بتوانین پەیامی خۆمان بۆ هاوڵاتیان بگەین کە هۆشیار بن بەرامبەر مافەکانی ئاژەڵان و گوێی کایەکانی ژینگە. ئەگەرچی تاکو ئێستاش لەسەر شەقامەکان بەهۆی تیژڕەوی ئۆتۆمبیلەکان و تووڕەیی مرۆڤ ئاژەڵی کوژراو دەبینرێن بەڵام هێدی کولتوری ئاژەڵ دۆستی لە ناو کۆمەلگادا پەرە دەستێنێ و ئەمەش پێویستی بە هاندان و پشگیری زیاترە. مرۆڤ بە سروشتی خۆی دۆستی ئاژەڵەکانە هەر بۆیش منداڵەکان ئاژەڵیان خۆش دەوێت. ئەوە کولتور و کۆمەلگایە وا لە منداڵەکان دەکا بە بەهانەی ئەوەی کە ئەم ئاژەڵانە ترسناکەن یاخود گڵاون یاخود نەخۆشی بڵاو دەکەنەوە منداڵەکان ئازاری ئاژەڵەکان بدەن. هەتا زیاتر وا بکرێت کە مرۆڤ ئاژ بکرێتەوە لەگەڵ سروشت و لەگەڵ ئاژەڵدا ئەگەری ئەوە زیاتر دەبێت کە ئەو ڕۆحیەتی شەڕانگێزی و توندڕەویە کەم بێتەوە لە مرۆڤدا. تا ڕوانگەی داهاتوو کاتێکی خۆشتان بێت.